بەنای خی گەورە و میهرەبان بەڕێزان ئەمەی بەدەستمەوەیە ئامێرەکە پێی دەڵێن نازووری نەرم و زۆر جار پرسیار دروست بووە ئایا نازووری نەرم چییە و بۆچی بەکاردێت. بە کورتی بەڕێزان نازووری نەرم کاتێک بەکاردێنین کە بێت و بەردێک لە ناو بەشە جیاوازەکانی ژوورە جیاوازەکانی گورچی لەبێت کەمتر بێ لە 1 سانتیمونی و قەبارەکەی لەبەر ئەوەی توانای چەمانەوەی هەیە بە هەموو ئاراستەکانە دەتوانێت بگاتە هەر ژوورێک لە گورچیلە و بەردەکە بشکێنێت. بۆ نمونە ئەگەر هات و بەردێک لە بەشی خوارەوەی گورچیلە بوو کو دەبینن ئەم بەردە ئەم ئامێرە بەکاردێنین توانای چەمانەوەی هەیە و بە یارمەتی لیزەر دەگاتە بەردەکە و بەردەکە دەشکێنێ. باشی ئەم ئامێرە لەوەدایە کاتێک کە بەکاری دێنین بۆ چارەخوازەکەمان دوای چەند سەعاتێک نەخۆشخانە بەجێ دێڵێ دوور دەبێت لە نزیفی دوور دەبێت لە هاوکردن و نەخۆشەکە باری تەندروستی باشترە لەوەی کە کون بکرێت یاخود بە هەڵدڕین بکرێت یا بە هەر شێوازێکی کە بکرێت. خۆشبەختانە ئەم ئامێرە ئێستا بەردەستە لە نەخۆشخانەی میهرەبانی بە هیوای سەلامەتی بۆ چارەخوازان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی